Kayman yadgar. Kaudam Azad. Rahman. ئاهەنگەمان کرد کۆتایی ساڵە بە بۆنەی دەرچوونی مناڵانەوە ڕۆژی دەرچوونی مناڵان بە چەند گۆرانی و مۆسیقایەک دواتر چەند کەلوپەلێکی کەلەپوری ئاهەنگەکەمان بەڕێوە برد و هیوای سەرکەوتن بۆ هەموو مناڵەکان دەخوازم. وەکو باخچی ساوایانی خۆر ساڵانگە بەشداری چالاکیمان کرد بەس ئەم ساڵ لەبەری بەشداری چالاکیەکمان نەکرد لە فستیڤاڵی ساڵانەکەیە حەزمان کرد لە ڕۆژی دەرچوونی مناڵەکانمانە بە ئاهەنگێک بەشداری بکەین و مۆرکێکی کوردەواری بنەخشێنی بۆی مناڵەکانمان شارەزای ئەوە ببن کە ئیشە بین ئەو مۆرکە کوردەواریانەی کە هەمانە چۆنێتی بەکارهێنانی گەنم لە هەموو مەرحەلەکانیە پێیان بناسێنین و هەم ئاهەنگێکی خۆشیان بۆ سازکەین هیوادارین ئینشاڵڵا ساڵ بە ساڵ ئیشی باشتر پێشکەش بکەین.